سەرجەم ئەو ڕووداوانی کە لە سنووری بەڕێوەبەرایەتی پۆلیسی ڕاپەڕین کە دەکاتە سنووری ئیدای ڕاپەڕین کە تۆمار کراون کۆی گشتی ڕووداوەکان بە سەرجەم ڕووداوەکان 1949 ڕوودا و لە سنووری ئیداری ڕاپەڕین تۆمار کراون کە لە بەش و بنکە و نووسینگە و هۆبەکانی سەر بە بەڕێوەبەرایەتیمان تۆمار کراون و دۆسیە لێکۆڵنەوە کراوەتەوە بۆ ئەم ڕووداوانە. لە سنووری بەشی پۆلیسی ڕانیە واتە قەزای ڕانیە و ئەو ناحیانەی دەوروبەری 1074 ڕوودا و ڕوویداوە، بەڵام لە سنووری بەشی پۆلیسی پشدەر واتە قەزای قەڵاتزێ پشدەر ئەو ڕووداوانی کە ڕوویان داوە لە ناوەندی قەزای پشدەر و هەروەها ئەو ناحیانی دەوروبەریشی 700 ڕوودا و ڕوویداوە. وەروەها لە بەشی پۆلیسی نهێشتنی تاوانی ڕاپەڕین لە ناوڕانیە 115 ڕوودا و ڕوویداوە و تۆمارکراوە و وەروەها لە هۆبەی پۆلیسی نەوزەوانانی ڕاپەڕین لە ڕانیە 6 ڕوودا و ڕوویداوە. لە کۆی ئەو 1949 ڕووداوی کە لە سنووری ئیداری ڕاپەڕین لە بەش و بنکانی ئێمە تۆمارکراون تەنیا 1213 دۆسیە بە ئەنجام گەیاندراون، واتە ئەم دۆسیانە هاوڵەکراون یاخود داخراون هەمووی بە بڕیاری دادگا، واتە لێکۆڵنەوەکەی تیادا بە ئەنجام گەیشتووە. بەڵام لە کۆی ئەم 1949 ڕووداوە 736 ڕوودا و هەتاوەکوی ئێستا دۆسەی لێکۆڵنەوەکانیان لە ژێر لێکۆڵنەوەدا ماوەتەوە و لێکۆڵنەوەیان تیادا بەردەوامە. لە سەرجەم ڕووداوەکانی سنووری بەڕێوەبەرایەتی پۆلیسی ڕاپەڕین 965 کەس بە ڕووداوی جیاجیا بە بڕیاری دادوەر دەستگیر کراون، واتە لە کۆی ئەم ڕووداوانەدا 965 کەس دەستگیر کراون